هاوپەیمانی ئەوخۆ هاوپەیمانیش دوو حزبێن سەرەکیان کوردستانە دوو حزبێن باوەری دانوستاندنی هەیە دوو حزبێن باوەری دیموکراسەتی هەیە باوەری ڕایە بەرامبەر هەیە دوو حزبێن سەر بنەمایان دیموکراسەتە سوسیالێ کارتکان دوو حزبێن ئازادن. ئەو دوو حزب شعارە هەبت پێک بە پێزین هاوپەیمانیەکە پێک بە پێز پشتە کوردستانê helbet xelkê Kurdistanê jî evê vê ramanê bigeh dê baweriye pêînet kandîdên wê jî li gor wan ew kandîdên hetan hûn midîtîn min naskî min danûstandin girkirî teva wan kandîdên xwedan şiyanin kandîdên xwedan bawernamena bernameyekî ciwan û rêkûpêk digele her wekû bernameyê lîstê bername hawpeymanî çawa bernameyek mukuma pêk ve pêzîn Bexdayê bi xizmeta texûçînên Kurdistanê taybet û Iraqê giştî kandîdên wê jî her kandîdekî bernameyekî baş û bernameyekî ciwan digele ku biçîne Bexdayê û kar bikin. هاوپەیمانی کوردستان ئەو بناوێ خۆیان دیارە و پێک بە پێسترین ئەو ژی ئەم دەستی خۆت دەستی ئێک بکەین ئەم دەپێز بین دێکوتلەکە قەوی بێت هەر هۆسا دەنگی کورد لە بەغدا دەی پێز بتن ئەم دەکارین هەر تشتێکی ئەم بکەین بۆ خەڵکی خۆی کوردستانê هەر هۆسا ئەم خزمەتا خەڵکی خۆ بکەین ئێ کوردستانê کو ئەم gelek عریشە هینە لە منتەقامەدا ئەو شکیا دوو ئیدارەیە ئەم دەبێژین یا سەرەکی و هەر هۆسا عریشên جوتیارە و مەلاکە ئەوان عریشە ئەم دکارین بچینە پەرلەمانی پشتی ئەم بچینە پەرلەمانی ئەم چارەسەرکەین پڕیا دەستوری کو ئەموان ملەفا بکەین و ئەم خزمەتا خەڵکی خۆ بکەین هەر هۆسا یا تەعیناتە gelek گەنجمە هینە ئیرۆکە خەریجن لێ چوو تەعینات نینن ئەم ئەوان عریشە چارەسەرکەین یا گرنگترشی ئەوە کو هەتانوکە ئەف بیتاقت ئەرزاقی ئەو ئەم دەبێژین gelek ئەرزاقیوان درست نائێتن دێ ئەم تاریکار بین و ئەم خزمەتا خەڵکی خۆ بکەن و ئەمووی ئەرزاقی وەکی بەری ئەبزڤڕینین و یاپانزینێژی لە عێراقی ئەرزانە و لە کوردستانە یەگرانە ئەم vê عریشەش چارەسەر بکەین و هەر بەهای پانزینێ کوردستانێژی وەکی عێراقی لێ بێتن